وەختتان وەخێر. ئێمە ئەمڕۆ لە دیبێتێکە راپۆرتێک ئەدەین لە جبهەی شەڕێک وا ئەیبێنە بەرەو لەگەڵ ئەیادی و دەستەکان نظام سڵتە لە سەرزەمین کوردەوارە. یارانە ئاخێز کوردان دەبێت هەرزگاهێک گزارشێک بدرێ لە جبهەی شەڕێک کە لە سەرۆ و لە ناو خیابانە بەرقەرارە، هاوکاتە لەگەڵ خیابان لە سەرۆ بەرقەرارە. کە مەسیر بەرەو کوێ ئەڕوات، ئەوان چی ئەکەن و ئێمە چی ئەکەین؟ ئەوان بە بەرەیە میدیاییە گەورە، ئێمە بە بەرەیە ورەیە ئینقلابی و ئاخێزە کوردان. ئەوان بە دەستگاهە پرۆپاگاندا، ئێمە بە دەستگاهە ئیمان و باوەڕە حەقیقیە ئینقلابی. هەر لە سەروبەندی ئەوەی کە ئەو سایانوت ئەمە چییە، ئەم ئەینێم پێتۆ لێت ناوێتۆ، ژاندارکەکەی لە دایکبووگە دەوڵەتە ئێرانی دادەژینای ئەمینی ڕەوایەتی لەسەر ئەدرێت، هەمترۆ بابزانین ئەوان چۆن ئەیوەنە بەرۆ و ئێمە چۆن ئەیوەینە بەرۆ. تازەترین کارە ئاغایانە پرۆژەیە ئینقلاب دەستە نامەرئی، هەڵدانە پەردەیەکی تر لە خانەمە ژینا ئەمینی، ژاندارکە دەوڵەتە ئێرانی. حەکردنە جنازە ژیانە ئینسانێکی بەسە زوانی بێدەرەتانی ئەم سەرزەمینە ئێمە و نووسانی بەپای ئێمە. ئەمە بەرنامەی تەلەڤیزیۆنە ئێران ئینتەرناشناڵە، خانم فائقەی ئاتەشین گوگوش هاوریاگە سەناوە ئەم بەرنامە. دیمەنە ئەوڵ مەرحوم دادەژینای ئەمینیان نیشاندا بە لەباسە سەقزی، بە شاڵ و پشتوێن و بە دەسە گوڵە سەرە قەبرە حەسەن زیرەک، بەدایکێک وا لە ڕۆژە ئەوڵە فاجعەیە مەرگە کەنیشکیە ئێژێ تۆ ڕێگەی ئازادی بۆمان خۆش کرد لەسەر قەبلەکەیە. ئێژێ ئاغای هەڵگەڕیاوە نۆکەرەکەی وتی هەڵسم 2000 شەقە تێ هەڵدەم، وتی قوروان یا حسێ و نازانی یا 2000 شەقە نەوەشانگە. دایکە ڕۆڵە مردگە جوانە مەرگمان دیگە، وا حاڵی وەسەرە خۆی نەماگە و کوڵمی ڕنیگە و لەگرا هەڵی گرکەنیا گێسی ئەوێ. دایکمان چاو پێکەوتکە خۆی ژەندگە و هەڕگە، دایکمان چاو پێکەوتگە یەخەی خۆی دڕیگە، دایکمان چاو پێکەوتکە حاڵی لێ هاتکە، دایکمان چاو پێ نەکەوتکە شیک و پیک لەسەر قەبرە کەنیشکەکەی هەڵگەڕێتەوە بێژی تۆ ڕێگەی ئازادیت بۆمان خۆش کرد. تا لە دانشگای تارانە ئەدەیەکە بۆ بێرن تەحتە ناوە دانشجویان و نخبەگانە ئەم سەرزەمینە شعارە ژنجیان ئازادیت بۆ لێبەن. و بعد بژن ئەم کەنیشکە لەهجەی کوردی بووگە و گرتیگیانە و چون کورد بووگە و گرتیگیانە و چون زوانە کوردی قسەی کردگە زوانە کوردی. ئێستا قەبرەکەی حەسەن زیرەکتان وا لە بیرە، ئێستا پەردەی ئاخرە نەمایش، ئەینێم پێتۆ لێ ناوێتۆ. ئەمە نە بە معنای ئەوەسە کە ئێمە ئێرانین، ئەمە بە معنای ئەوەسە کە ئێمە ساحێ و قودرەت نیەین، ئەوان ساحێ و قودرەتن. ئەینێم پێتۆ لێت ناوێتۆ. ئەوانەی لە تارانەوە خەریکن شەڕەکەن، هەر کوردە قەومی ئیتنیکین، هەر لۆڕن. بەڵام ئەزانی بەوانە ئێژن چی؟ بەوانە ئێژن کوردهای مقیمە مەرکەز. نایژن کوردەکانە تاران،
نه تاران وانیە تاران هەنە خۆمانە ئەگرا مەرکەزە تۆ هاتکی لە مەرکەزە دانیشتی نیشتە جێبووگی کابرا دقیق ئەزانێ چۆن ناو ئەنێتە قەیتۆ کورد هایێ مقیمە مەرکەز نەک کوردەکانە تاران نەک 2-3 ملیۆن کوردە قەومی ئیتنیکیە تاران دیمەنە جەدیدە دادەژینایەک وا پۆشاکە سەقزی لە بەراو دەسەگۆڵی دانیا سەر قەورە حەسەن زیرەک تا بزانی میدیای جەهانی چۆن بۆمبارانە دەکا ناوت لێ ئەنێت وە چۆن کاولت ئەکا وە چۆن گەلەکێسی ئێمە بواتە دواوە کە گویا ئەم بازیە نازانین و گویا شەهوەت دامان ئەگرێت لە عینە بێناوی و تەحقیربوون و پەراوێز کەوتنە و پەلەپەل گەرەکمانە زوو بیگۆڕین زوو حاڵمان خاس بوێت نا زوو حاڵمان خاس ناوێ ئەمە مسەکنە و نابودمانەکات با سلام و درود به شما. منو میبخشین من چون با یه شبکه امریکایی مصاحبه داشتم نتونستم این ویدیو رو ببینم ولی عکسش رو دیدم. چقدر متاسفم که مهسا نیست. ببخشید من از دیدن این ویدیو اینکه ترانه از من رو داره اجرا میکنه مهسا هم متاسف شدم هم به خودم میبالم به شیرزن و دختری که اصفه این خیزش شد. ببخشید اجازه بدین درود بفرستم به تمام دختران و زنان ایران، دختران و زنان شجاع و پردلی که شجاعانه تو خیابونا کف خیابون برای آزادیشون برای طبیعی ترین حق زندگیشون دارن مبارزه میکنن و من مطمئنم که نتیجه خواهند گرفت و اون روز دیر نیست. با کسانی همسن و سال مهسا، یعنی راستش رو بخواید خود منم خیلی تعجب کردم که توی این سن با این شور و حال داره با صدای شما میخونه. چند نسل صدای شما رو دوست داشتن، بهش گوش کردن و هنوز هم در بین اونهایی که در خیابون هستند از سنین مختلف کسانی هستند که شما رو دوست دارن، صدای شما رو گوش میکنند و مثل مهسا همخوانی میکنن. چه پیامی برای اونها دارید که کف خیابونن؟ اشاره کردید که دارن برای حقوق اولیه‌شون میجنگند ولی واقعا جونشون رو کف دستشون گرفتن و تو خیابون هستن. چقدر امیدوار هستید به اینکه این اعتراضها نتیجه بده، به جایی برسه؟ من نه تنها امیدوارم که مطمئنم این اتفاق و این آزادی به دست میاد به وسیله زنان سرزمینم و همراهی مردان در کنار زنان. ببخشید
عذرخواهی نکنید خانم گوگوش. خانم فائقه آتشین، خانم گوگوش، دختر ایران، سلبریتی برساخته دولت یهود ایرانی، اشک تمساح ارجینی لبرنامه که بو بانو محسای مردق امینی و استئیتر سر قبر حسن زیرک ناچی بلکه همخانی اکا تک ترانه خانم گوگوش. چون دەسەڵات لە دەسە ئێمە دەرکریا ئەو جۆرەی کە هێشتمان دیگەران ناومان لێ بنین بووین بە ئۆبژەیە ناونیانە دیگەران، قدرەت خۆمان نەزانی بووین بە ئۆبژەیە ناونیانە دیگەران، دوورمانیان خستۆ بێ کەڵکمانیان کرد، بێ دیمەن و تەسویرمانیان کرد، پەنگمان خوارد و لە پڕێکا گۆشەیەکیان بۆمان وا کرد خۆمان دەرخین و دەرکەوین، بعد ناویان لێمان نییە و ئێمەش بەم شتە بچووکە قانع بووین و قانعمانیان کرد. بزان ژینا ئەمینی ئیستەمردگە خەتەری بۆ کەس نییە، هەر لە توولە 4-5 هەفتەی ڕابردووە ڕەوایەت لەسەر ڕەوایەت پەردەی نەمایش لەسەر پەردەی نەمایشیان لادا. تۆ بێژە ئەمە هەماهەنگ شدە نییە، تۆ بێژە ئەمە دەسە غەیبیە پشتە پەردە نییە، تۆ بێژە ئەمانە نەیان گەرەکە ڕەوایەت خۆیان چیرۆک خۆیان بەنن سەر ئەم شتەی کە پێی ئێژن ئینقلابە زەنانە. وەلە کێ خەریکە ئینقلابەکە؟ ئێمە خەریکین ئینقلابەکەین. کێ خەریکە تەجەمعات پەراکەندەکە؟ ئێمە خەریکین پەراکەندەیەکەین. کێ خەریکە تەعەیونات بدات بەوانەی وا لە ناوە خیابانە؟ ئێمە خەریکین. بەڵام ئەوانە تەمامە کاریان ئەمەسە ناوە ئێمە بێناوکەن دەموچاوە ئێمە بسڕنەوە، بە ئێمە بێژن گوزارشاتیان بۆ بەهەنێرین لە ناوە خیابانە بدونە ئەوەی کە تەعەیون بین بە خۆمان. کاکە من موبایل واوە دەسمەوە، ئینتەرنێتم هەست، هاتگمە خیابان، بۆچی فەقەت عەکسە گڕ و بەردوەشاندن ئەگرم؟ بۆ جورئەت ناکەم بێژم من پەیمانە حەیدەریم، هاتگمە سەر ناو خیابان. دەوڵەتە ئێرانی لە بین ئەمە ئینقلابم منە و تەمامیەتە قودرەتە خۆم تێرمەوە. ئەمە هیچ کەس بڵاوی ناکاتەوە، هیچ کەس ناوێ پەیمانە حەیدەری بناسێ، هیچ کەس، تا بانو فائقەی ئاتەشین بێتە ڕەوایەت باتە سەر تۆ، بێتوە تۆ بێژێ جەوانانم ما، بێوە تۆ بێژێ زەنانم ما، بێت بێژێ مردم بەدبەختێ ما. مردم مەفهوم چمکێکی ئابستراکتی بێتەعەیونە. تۆ چۆن هاو دەردی ئەەکەیتەکە چمکێکی ئابستراکتی بێتەعەیون؟ تۆ درۆەکەی. ئەی ئەم گەلە کۆمە چییە لە ئێمەی ئەکەن؟ کاکە بە تۆ وتکیانە قسە حیچی تیانیە، تۆ هەروە قسە بریاگی تۆ دواوە، هەروە قسە خوریایی، هەروە وەهم خوریایی، هەروە شەهوەت خوریایی، هەروە وەی کە بچووکتیان کردو خوریایی. کوردە قەومی تنیکی هیچی نییە، کوردە قەومی تنیکی وا لە حاشیەی ئێرانە. ئێران تا لە تاران اتفاقی نەکەفێ، لە هیچکوی اتفاقی ناکەفێ. ئەمە کێوتی؟ ئەمە کێ فێرمانی کرد؟ چون ئێمە لە جێگەی خۆمانە نەمانزانی دەسەڵاتمان چییە، نەمانزانی قدرەت خۆمانین. قدرەت ئەو کەسەسە وا قەستەکە. جای سەبا من ئەمە تعریف کەمەوە تا من گزارشی لە جبهەی شەڕتان بۆ بم. ئێژە ئیشارەتت کرد وە دەسە ئەنقەس، یانێ دیقە بۆ یارە تازەم هەس. با من ئەمتانە بۆ معناکەمەوە. کابرایە خەریکە باسە دۆسەکەی ئەکا،
کە گویا دۆسەکەی خەریکە لەگەڵ پیاگێکی ترا ئەڕوا بەڵام چاوی و ئەم ئەکەوێ دەسێکی بۆ تەکان ئەدا ئیشارەتێ ئەکا ئەم ئیشارەتە بۆ ئەوە نییە حوبحوبێنەی تەکا بکە بۆ ئەوە نییە بەین و بەسێکی تەکا بووێت بەڵکو خەریکە زامی ئەکولێنێتەوە و پێی ئێژێ ئەها تۆ خوێڕیوی نەوتوانی ئیشارەت کرد و دەسە ئەنقەس قەستە بوو لەم ئیشارە قەست و چی بوو گەرەک تو بە من بێژی یارە تازەم هەست من ئازار بەی قەستە بوو قەست ئەوەسە وا ئینسان لەگەڵ حیوانە جگەیەکاتەوە حاکمیەت چیەکە حاکمیەت لە توا قەست ئەکوژێ قەستە تۆ پاکەکاتەوە منە پەیمانە حەیدەری منە ئەحمە و هیوا و عەلی و ئەوانەی واینە ناوە خیابانە واینە پشتە تەسویرە واینە فەزایی شەڕە ئەو گەرە کەسی قەستت دەسەڵاتمان تیا بکوژێت شیرینەیە کولیچەیە باتە دەستمانەوە بێژە کوڕە شیرینەکەم بڕۆ ماڵ ئافرین خاس هەڵا خستەوە شاواشێ بکاوە سەرمانە بێژێ خاس چۆپی کێشە وەلێ زەماوەنم منە گەلە کەسی لە توا قەست بکوژێ من قەستم چی و هاتمە خیابان من قەستم چی ڕوبەڕووی دەوڵەتە ئێرانی ئەومۆ بێ قەستم ئەو تێ قەستت تۆ ئەکوژێ ئیستا با بێنزانین ئەو چه تەوەهومێکی وە ئێمەدا ئێمە کوردە قەومی ئیتنیکین بە گوزارشە تاریخیە ئەمانە شەڕکەرترین و شمشێرکەشترین ئینسانەکان ئەم سەرزەمینە بووگیر ئەمانە وەکو پارێزەرە خۆیان بەکارمانیان هاورگە بەڵام ئێمە ناتوانین بۆ خۆمان شمشێر لێ بین حتمەنیشی بۆ ئەمان شمشێر لێ بین ئێمە قەستێکمان نییە شەڕ بۆ خۆمان بکەین ئێشێ شەڕ بۆ ئەمان بکەین بەڵام لە ناوە زوانە ئێمە ئێژێ کورد بێ ئەجەڵ ئەمرێ عەجەب دیخۆ تاریخە دروست کورد بێ ئەجەڵ ئەمرێ ئەزانی یانێ چی یعنی ئینسانێک قەست ئەکات وە قەستەکەی لەگەڵ قەستە یەکێکی ترا تەزاد و شەڕ دروست ئەکات بیر ناکاتۆ لەوەی کە شەڕەکە نەکات چون تەنیا لە ناوە شەڕەکە هەست کە تەجروبەی ئازادی ئەکا ئیتر تەجروبەی ئازادی ناکا سەرخواتە خوار وەکو حیز بڕوە ئیتر تەجروبەی ئازادی ناکا کێ بێ ئەجەڵ ئەمرێت کورد بێ ئەجەڵ ئەمرێت ناوێسێ ڕۆژی تەواو بێت کورد بێ ئەجەڵ ئەمرێت دێ ئەمە فەرقەکاتەکەوە ئیستا بابێنە سەر ئەمە چه ئەتفاقی کەوتگە دەوڵەتە ئێرانی وا لە پێچا تاریخ لە پێچا دروست ئەوێ ئێمە دروست خوێنمانەوە دەوڵەتە ئێرانی ئەربابە یەهودی مەسیحیەکەی خەریکە ئەیواد بۆ گۆڕینی دیمانە و دەموچاوی تا بتوانێت نظامە دەوڵەتیە خۆی هەتایی بکاتەوە ئەم دەفعیشە و مۆرە تەئیدە ئێمەیە کە پێی ئێژن مردم وەلێ ئێمەیە مردم دەموچاومان نییە ئێمەیە مردم ناومان نییە ئێمەیە مردم کەس نامان ناسێت ئێمەیە مردم فقط بۆ ئەوە خاسین تەسویر دروستکەین ئەو نەرەیشنی لێبات تەسویر دروستکەین ئەو ڕاویە تەسویر وێت تەسویر دروستکەین ئەو بێژێ ئێمە چیمانگەرەکە خۆمان ناتوانین بێژین چیمانگەرەکە لەذا تەمامە ئەم فەزاتە بۆ پڕ ئەکەنەوە کە ئەنەهوو ئینقلاب بووگە ئێمەش ساڵهای ساڵە خەریکین ئینقلابەکەین دوو اتفاقە گەورەمان خستگە دەوڵەتە ئێرانیمان لە وادیە نەزەرا شکست پێداگە حەڕم و بڕمیان نەماگە لە لەحازە تاریخی باستانیا مشتێ ڕعیەتن و حاضر نیەن قبولکەن کە مشتێ ڕعیەت بووگن لەزا ئەم ڕەوایەتیانە لێ شێویاگە لاڵۆگن لە ڕەوایەت دووەمیانە ئێرانیەت یانێ شیعەگەری لە میشیانە بەنە تەزویحیان بڕیاگە و ئێمە لە میشیانە شکستمان پێداگە
تەشەیع یەکێ لە جنایەتکارترین مەکاتبە سیاسی جیهانە، هەر وەکو فەشیزم و نازیسم ئێشێ محاکمە بکریت. لەزار لە میشە باختگیانە ماگنۆ سەر ئەمریکا بین ساختارە دەوڵەتی حفظ بکەن و ئێمە بتوێن نوتیە. چیان کرد بە کوردە قەومی ئیتنیکی؟ وتیان مشتی حیزبتان هەس، حیزبەکانتان فرەژیرن. ئەبەی محتەدیان هاوردە تەلەڤیزیۆن بۆ تۆ وتی ئینقلاب زەنانە ئەکەین. ناوە ئینقلاب زەنانەیان یا سەر ئەم قرموقاڵە وا دروستیان کردگە و ئێمەش لە خیابانە خەریکینیان ئەترازێنین تا دانەیە فاحشە بۆ بێرن بە ناوە خانم شەمس بێژن نەهادە ئینقلاب زەنانەم دروست کردگە. ئێمە ئینقلابی جوامانداوە ئینقلاب زەنانە کامە سیغەی فاحشەس لەکوێ ئاوردەکدانە؟ کوا تەبین بووگیەکەی لەکوێی دنیا اتفاق کەوت کە تا تۆ بێژی ڕووداوێکی وا ڕووی داگە ئیستە سەبارەت بەم ڕووداوە قسەیان کردگە. لەکوێ تەبینە نەزەریەکەی هەس تا ئێمە بێژین ئێوە تەبینە نەزەریەکەیشتان هەست ئیستە ڕووی داگە. یعنی قبلەن جان لاکی قسەی کردگە، حابزی قسەی کردگە، قبلەن ڕۆبسپیەری قسەی کردگە، قبلەن ڕۆسۆی قسەی کردگە تا ئاگاتە مەقتە ئینقلابە فەڕەنسا هەتاگە خەڵکەکەیش نزانێت سەبارەت بە ئازادی قسەیان کردگە. بێ بزانم ئینقلاب زەنانە لەکوێ باسی کریاگە لە هیچ کوێ. و پەلەپەل دانێژن تێرنە ناوە تەلەڤیزیۆن دانێ فاحشە نەهادە ئینقلاب زەنانمان دروست کردگە. زەنانە قەحرەمانە ئەم سەرزەمینیشە ئەو کەنیشکە سنەی و کرماشانی و کرمانیە وا خەریکە ساچمە ئەخوا هاواری هەڵاسێ ئەرێ تۆ لەکوێوە هاتی گەڵ دڵپن نەهادە ئینقلاب دانیاگە تۆ چۆن بووی تۆ ساحەوی فۆرە نەغدۆ کردو تۆ چۆن بووی تۆ ساحەوی کێوە تۆت کێسی نەهادە ئینقلاب دابنی؟ نەهادە ئینقلاب چۆن داهەنرێت؟ نەهادە ئینقلاب زەنانە تۆ بەچە زرنگت کوێی؟ یەک نەفر ئەتراز ناکە. ئێران ئینتەرنەشناڵ بۆچی ڕووەکە، BBC بۆچی ڕووەکە. هاتن وتیان وای 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 قسەم مەکەن وای وای کەنیشکێکی کوردمان کوژیاگە ئینقلابمان دەست پێ کرد. دانیشە مەجووڕێ دانیشە مەجووڕێ دەوڵەتە ئێرانی خەریکە ماسکە گۆڕێت گەرەکیانە کارەکەمان پێ بکەن و شایەت و میانەکەمان پێ بێرن. دانیشە مەجووڕێ مەجووڵێ ئەمە ئینقلابە ئێمە خەریکی نەیکەین. مەجووڵێ ڕەوایەت و مەوایەت نەکەی، فاسد بازی دەرنێریت نەکەی ئەمە گەرەکیسی ڕواڵەت بگۆڕێ ریسکی گەورەیەکی کردگە. نازانێ ئەم دەحفە ئاخێزە کوردانە و ئاخێزە کوردان حەپەلوشیانەکە چون دقیقەن لە 6 ساڵە پێش و پێیان ئێژێت تۆ وە سەگ و سوودکەکان تۆ گەرەکتە چی بکەی و من لەکوێ بەرە تۆ ئەگرم و بەری پێیان گرت. نەیان هێش لەم خەڵکە ئێمە لەشکرە زۆر و بۆر دروستکەن. پێتانم نەوت لە منتەقەی کورد قەومی ئیتنیکی دەست پێیەکەن؟ پێتانم نەوت گەلەکیانە مردمە ئێمە بە هەزاران کێش نەخیابانەوە بیان کوژن هەر لە زەرفە 6 ساڵە پێشەوە عەلی خەمزەئینە جوانمەردی تێت ئێژێ ئێمە 4 ملیۆن ئەسلحەمان هەست لە کوردستان خەڵکینە بێنە دەرەوە لە سوپای پاسداران بە منیان وتکە فڵان و بە منیان وتکە بیسان و خەبەرم پێدەن خەڵکینە دانیشن گەلەکیانە بتانوە نەخیابان بتان کوژن بێ ئەوەی تەعیونتان پیا کردوێت. بەرمان پێیان گرت. هاتن وتیان ژن ژیان ئازادی شعارە کوردەکانە ئاخەی دامانەوە من لە ئێرانە. نەخوەی فەوران هات مرد مەیهەن ئابادیشی لێدا پۆمپاژی کرد لە تەساویر خانمە مەحسا ئەمینی و زەنانە قەهرەمانی کورد و هیچ کەسی ئەم زەنانی قەهرەمانە کوردیشە ناناسێت. هیچ کەسێ شینکەرەکان و ڕووسەری فرە دەرەکانە سەر قەبرە مەحسا ئەمینی ژینە ئەمینی ناناسێت چون عەکسیان هاورد کە وا لەسەر قەورە حەسەن زیرەکە تێ و ئەڕوا و کوردە قەومیش تەکە ئەم توولە حیزبیانە هەڵیە خستەوە بە دیاری گەرەکی و مردمە ئێمە بێنێتە خیابان بیان داوا کوشت ڕەوایەتە بۆ گەنە ئێرانیەتە خوان لاوە دەنگ مەکەن با ئێرانیەکانمان تەکابێ دەنگ ئەکەین ئێرانیش یعنی ڕەعیەت ئێمە ڕەعیەت نین ئەتۆ ڕەعیەتی ئەوە مشکڵە خۆتە
و نایچێژین تارانە ئێرانیەکان تارانە ئێمە و نایچێژین دەسەڵات هەنە ئێوەس دەسەڵات هەنە ئێمەس هەنە تەکتەکە مردم ئەم سەرزەمینەسە تاگرا متەوەجێ بوویت ئیستە پەردەی ئاخریان بۆت دا دەرەوە دا بزانم گەڵ دەڵپەنە توولەی دەوڵەتە ئێرانی ئیستە ڕوو بە مردمە قەومی ئیتنیکی باز واوە زۆڵ دەهاتی بازی گەرەکت بوو لەم مردمە ئێمە مشتێ ئینسانە بێ تەسویرە دۆڕیاک دروستکەی ئیستەیژی چی ئەوە دادە مەحسایاندا دەرەوە قەشەنگ و لباسە خارجیشی وا لە بەراو تازە ئەگە تەکە حەسەن زیرەک ناخوێنێ تەکە گوگوش خەریکە هەمخانی ئەکا حەسەن زیرەک نەماگە بگری بۆ ژینا ئەمینی وەلێ دادە گوگوش فائقەی ئاتەشین حیچ کە تا ئیستە فرمێسکینە دیگە هۆن فرمێسکدا ئەبارێنێ بۆ مەحسایە ما مەحسایە عەزیزە ما بووی تۆ ساحێوە ژینا ئیسە تۆ ساحێویتی یا گوگوش بی تۆ من بەهارەم ساحێویسی یا دەسە گوڵەکەی حەسەن زیرەک خواردە لەکوێ خواردکتە ئیستا زانیتان گەلێکیانە ئێمە بەخەڵەتێنن ولی ئێمە نەخەڵەتیاین متەوەجێ بووی ئێمە نەخەڵەتیاین بە ژاندارکە ئێرانیە کورد کوردا هەمیشە کوردها پاسدارانە مەرزە مابوودن نەخوای تۆ کی تۆ سەگە کی تۆ لەکوێ هاتکی پیاگ نەیتوانی کە قاشقاتەم سەرزەمینەمە پاسدارە تۆگم خوێڕی تۆ حیزە کوێگی لەکوێ خۆتە شارگەزۆ ئەم سەرزەمینە هەنە منە دختەرێ کوردە ما ئینقلاب بەرامون دروست کرد ما ڕەکەب زەدیم با ئینقلابە ملی تۆ قەڵەتە کرد ئەوەی وا لە تارانە خەریکە شەڕەکە هەر ئەم کوردە قەومی ئیتنیکیە و هەر ئەم لوڕەسە ناشێ بێژێ تۆی بنە جوولەکە ناشێ بێژی تۆی توولە ئەرمەنی گورجی هندیە پارسی نە تۆ دانیشتگی لەم تەلەڤیزیۆنانە خەریکی ڕەوایەت سوارە کردەی ئێمەکەی تۆ پێ دوای ئێمە دۆڕێین ئێمە خەریکین ئەڕۆینە دواوە تۆ مەجبوری لەم پێچە تاریخیە عبورکەی و من دقیقاً لەگرات و ئەگرم دیتە نەکەوتینە داوە مەحسابازیت دیتە نەکەوتینە داوە ژنجیان ئازادیت دیتە من لە ڕۆژە ئەوەڵ و کلکە پێکاکا و کۆمەڵەی فاسد و دموکراتە بێشەرەفە سەر بە دەوڵەتە ئێرانی بۆتان کۆ کردو ئیستا بازیەکە قەشەنگ بۆتان دەرکەوت بیتۆ من بەهارم بیتۆ شورەزارم من نمیدونستم اصلا انتظار نداشتم که از مهسای چنین فیلمی ببینم البته میدونم و برام افتخاره که جوانای ڕازەکە ئینتزارم نە و پێم وا بۆ حەسەن زیرەک گوێدا پێم وان نەبوو من گوێ ئەدا و قڕەدا و ئەخوێنێ و ئەڕەقسێ و گفتن کوردها تەجزیە تەڵەبن نەمزانی کوردها شیفتەیە ما هەستن ڕازەکە متەوەجێ بووی چوار گوڵە فرمێسکیشی کردە پاڵی بانوو فائقەی ئاتەشین داڵا کۆنە دەوڵەتە ئێرانی مملکتم دخترای به این سن و سال که هیچ وقت منو تو مملکتمون ندیدن و فقط با صدای من با تصاویر من زندگی کردن اینجور با من ارتباط برقرار میکنن این برای من باعث افتخار من یعنی چجور با تو ارتباط برقرار میکردن فائقەی ئاتەشین ئەگەر دادە ژینان نەمردایە و نەیان کوشتایە با تو ارتباط برقرار کرده بود ئەگەر ئیستە تۆ نەتوانیت جنازەکەی حەکەی و ڕەوایەتی سوارکەی تو ئەم فرمێسکانە ئەڕژینیت تو ئەم فرمێسکانە بۆ کێ ئەڕژینیت بزرگترین جایسە مشتێ فاسد
مشتی دیهاتی بێ تەسویر ئەوە گوگوش گریاگە بۆمان تخوا گوگوش چاوی پێمان کەوت مشتی ئۆبژەی کێ ئۆبژەیە حیزبی حاکمیەتی متوجه بووی ئەداوە کێ کەوتوون دیتە هەر ئێمە ئێوەمان بردە دواوە بێسەوە دیارە 22 بەهمەنە 57 وەختە خەلائە قودرەت وەکو خیگە فوتانەدەین تۆ پێت وایە ئینقلاب و واقعکردن و نەمایشە دەوڵەتە ئێرانی خەریکە نەمایشەدا دەوڵەتە ئێرانی و ئێوە خەریکن نەمایشەدەن هەر دە 20,000 نەفەرن وەلێ ئێمە جامعەمان تەکان داگە بێسەوە دیارە دەقیقەیە خەلائە قودرەت و تا لەشکرە ملیۆنی خەڵکە متعەین بوێنی لە خیابانە تو لە حیزبی بەچ دەوڵەتە ئێرانی پێت وا و لەم شەڕە ئەیوەی تۆ لە ئێمە ئەها یەواش دەسەر ڕوو ئەوێت قەشەنگ تۆ ئەیس و کوردبازی تەواو بوو ژینای ژاندارکە ئێرانی تەواو شتێکی تر ئەس بێژیتی و ژینامان مردگەوەی قلابمان کردگە تۆ ئینقلابە کرد ژینامر تۆ ئینقلابە کرد یا دەوڵەتە ئێرانی نەمایشە ئینقلابەدا ئێمەش ئینقلابی واقعیمان دروست کردگە تا لە فەزایەکە کە مهەیا ئەوێت تعجونات بدەین بە خەڵکە ئەم سەرزەمینە تۆ ئینقلابە کردگە ئێستا ئەمە ژینای گوگوشە یا ژینای حەسەن زیرەکە کامیانە ئەمە ژینای گوگوشەوە هەمخانیتە کە گوگوشەکە یا ژینای حەسەن زیرەکە دەسە گوڵێکتانداوە دەسیوە قیپلەکانە ڕوویە سەرەوە ماسنیەوە دەورە دەمتیان و دیاروێ ها ئەم دەحفەزانە لەگەڵ کیا تەرەفن لەگەڵ ئینسانە کوردیا تەرەفن بەرادەرانە فاحشەی یەهودی ئەرمەنی گورجی و ئەدعای حکوومەتەکەن خاسزان کامە تەسویرە هەمان شەهریارە ماکیاوێلیە لەگەڵەوە تەرەفن دالمو از مردم ایران و این دخترای نازنین گرفتم تمام خوشحالم که این رو به عنوان یک مدال میبینید خانم گوگوش فکر میکنید چیکار میتونید بکنید به عنوان کسی که به هر حال نفوذ داره در بین بچه‌ها چجوری میتونید بهشون کمک کنید چیزی به ذهنتون میرسه چۆن ئەتوانین نفوذ بکەیتە بین بەچەها کێس بەچەها خانمە سیما سابت ئێمە بەچەهای تۆین کەنیشکە 16 ساڵە تا 25 ساڵە بەچەهای تۆس ئەنتەرێکی گۆرانی بێش چ نەسیحەتێکی ئەمانە ئەکا دانەیە کەنیشک مردگە بووگەس و هەوێنە ئینقلابە دەوڵەتە ئێران وە سەگ و سوودکەکانی ئیستە خانەمە گوگوش بووگەس و ساحێوە ژینا ئەمە لەکوێی دنیا واسە ئەینێم پێتۆ لێو ناوێت و تۆ خەریکی ناوەنی تەقەی ئێمە من با اینکه صدام به گوش سازمان ملل حقوق بشر و سازمان های با این امکانات که میتونن کمک مردم مملکت هم باشن میخوام درخواست کنم که این حق کشی رو در حق این بچه ها ببینن و اقدامی بکنن و جلوی این سرکوبگری رو بگیرن اینجا ما سەرکوبگەری ئەوەسە خانمە گوگوش وا تۆ قەست لە مردمە ئێمە ئەکوژی سەرکوبگەری ئەوەسە وا تۆ نایەڵی ئەو مردمە دەمکاتۆ تۆ وەژیان دەمەکەیتۆ سەرکوبگەری ئەوەسە وا لە دوای ژینا سەدهای تر لە خیابانە تاپەڕیان دالیان ناشیرین بووگن سەقەت بووگن کوژیان ڕۆح و ڕەوانیان زەخمی خوارد ولی تەسویریان نییە
تا تۆ فینگەفینگی بۆ بکەی لە پشت دووربینە حەکی کەی و مسادرەی کەی بۆ خۆت. سەرکوبگەری ئەوەسە ئینسانێک لە مەیدانە قودرەت دەرکەی وە کاورا ئەحساسە سەخیف بوون و بێناو بوون بکە. سەرکوبگەری ئەوەسە تۆ بەرەیە گەورەیە تەبلیغاتەوە دەساوێت، تۆ سینەمات بوێت، تۆ چیرۆک تعریفکەیتەوە و تۆ ناو ناوەڵۆک بنینە خەڵکی. سەرکوبگەری ئەوەسە جوانە ئێمە فێر نەکریاگە مۆبایلەکەی دەسە خۆی کە کردی گیانەسۆ شەهروەند خەبەرنگار لە خۆی گزارش بابێژی خۆی کێس بۆ تۆ فیلمەگرێ بۆ تۆی ئەهەنێرێت تا تۆ بێژی ئەو کێس. ئەو خۆی نازانێ خۆی خەریکە تەجروبەی ئازادیەکە، خۆی خەریکە قارەمانیەتیەکە و ئیشەی من بیناسم و سەدانی تر بیناسن تا بوون و عەلی و ڕێبوار و ئەحمەق و چۆنە ئێوە پێتان وابوو ئێمە ئەدۆڕێنن؟ مەگەر هەم تو لە حیزبیانەنەوە ئێوە ئەیانوت قسە حساوە، ئیسە کێ خەریکە قسەکە؟ قسە حساو نییە، ببەخشن، کردە حساوە. چەند نەفەر لەوانەیەم حیزبانە داگنیان و کوشت و ژیانیان لە بینچووگە دەمیان هەست قسە بکەن تا خاڵەی عەزیزی وەجیان قسە نەکا. هیچ نەفەرێکیان نیسی، تو هیچ کامیان ناناسی. ژینا ئەمینی مرد، کریاوە هەوێنە ئینقلاب ژنانەی مردمە ئێران، بووە کورتهای قەهرەمانەما. عکسە حەسەن زیرەکیاندا و تەسویرە لباسە سەقزی هاوردیان و بردیان. ئیستە بێ بچوو ئینسانەکان کەم حافزەن، ئیستە بووە ژینای گوگوش. گوگوش چۆن ئەگریت تا ئیستە گوگوش وا نەگریاگە لە ناو تەلەڤیزیۆنە، تا پەیام بەهەنێرێ بۆ سازمانە ملەلە متحد بەرای دوختەران و بەچەهای سەرزەمینەما. ئەمانە بەچەهای ئەم فاحشەگانەنە، یانێ ممانە. ئێمە زوانمان نەو بێژین ئینقلابە، ئەمان وتیان ئینقلابە. دەئیستا ئێوە یەک لە دوای یەک سنگەر ئەوێنن فتح کریار ڕەوایەت خەریکە سوارەوێت، قەشەنگ خەریکە نەیوێنن لە بازیە حیزبازی و موشەقخستن و جەمیانەکەینەوە خڕیان ئەەکەینەوە حکوومەتە حەلیمێژە چەکیانەکەین و ژن ئاخێنە ئوردوگا. 6 ساڵە پێش نەمود ئەمانە ئەڕۆن و چەکیشیان ئەکەن و ئەیانوەن و تامۆری کەن بۆ دەوڵەتە ئێرانی، ئاخرین مەرحەلەی دەوڵەتە ئێرانی بەناوە کورد. 6 ساڵە من ئەمە نایژم، 6 ساڵە من نایژم پەکەکە بازوویە سپاهە پاسداران و سپای قودسە. 6 ساڵە نایژم ئەم تئۆریانەی بەناو دفاعیاتە ئەبە ئوجالان نووسیاگە کارە سپای پاسدارانە، کارە دەوڵەتە یەهودە ئێرانیە بە ئەربابە ئەمریکاییۆ. ئەمریکا ئیسە ئەمە نەقشەی ئەمریکا نییە، ئەمریکا ئێژێ ئێران پەهباد ئەداوە ڕووسیە. ئێژە دروسە نەما خوارگە نانە گەنم، ئەما دیگمانەوە دەسە مردم. بڕۆن تاریخ جەنگ جیهانی دووەمە ڕووسیە بخوێنەوە. ڕووسیا هەر ئەوەوە لە جەنگ جیهانی دووەمە بە هەزاران هەزار هەواپەیما و تانکی تەولید دەکرد. وایە پێهاتوو ئەوەنە وەختیان نە و تانکەکان سافکەن، تانکەکانە جەنگ جیهانی دووەم جێگە دۆشەکانی بەرجەستەس، چون وەختیان نە و جوانکاری تیا بکەن. بە هەزاران هەزار تانکیان دروزە کرد. ئیستە ڕووسیە وا سۆخۆ 25 دروسەکە و موشەکە S-400 دروزەکە ئەمریکا زیقی کردگە بەدەسیوە. ناتوانێ درۆن دروستکە، قارقارڕەک دروستکە، ناتوانێ پوڵباوە کۆمپانیەکی چینی و ئەم دەمە قۆپان لە پیانەی حکوومەتە هەرێم ئەڕۆن پوڵی پێدەن دەمە قۆپانیان بۆ دروستەکە، درۆنیان بۆ دروستکە.
ئێشێ بێت لە دەوڵەتە ئێرانی درۆن بسێنێتە ئەمریکا ئەختار باوە ئێران لەسەر جەنگە ئوکراین. ئەمریکا لە چیە ترسێ گەرەکێسی نیروی دەریایی بێرێتە خەلیجە فارس؟ لە چیە ترسێ؟ لەوەی کە ئینقلابیانی وەکو ئێمە لەسەر پێچەکە دەوڵەتە ئێرانی بەنە زەوی بە بەهانەیە ئەوەی کە ئێران هاوکاری ڕووسیەی کردە پەلامارە جمهوری ئیسلامی با نجاتی با بێت و جەنگە ئێران و ئەمریکا ئینقلاب تەواو بعد بێت بە پرۆژەی نظامی بیگۆڕێت جانیشینەکە بدێت جێگەی عەلی خامنەئی وەکو ساڵ 92 عێراق. سناریۆکە هەرچی جێگەیەسی خوێندریا گەسەوە، هەر وەکو چۆن ژینایە دەمە قۆپان لە پێی حەسەن زیرەک تەبدیل بوو بە ژینایە گوگوش. ئەنتەرەکانە خیابانە ئوروپا و پەرچەمە چروکە خوێڕیەکانی ئەحزاب منتەسەبە بەرساختە و عرزێشیانە ئوتوێکی کەن چون بوون و ئەنتەرە بەردەمە ئەمانە خواردتان. ئەم قسانی منە هەنە 22 بەهمەنە 57 بابزانی. ئەو ڕۆژەی وا ئیعلام بێتەرەفیەکەن، ئەو ڕۆژەی وا ئیعلام خەلای قودرەتەکەن، ئەو ڕۆژەی یا ئیعلام ڕفراندۆمەکەن یا بەرەو دەوڵەتە موقەت ئەچن، ئەو ڕۆژەی وا پێژن ڕۆژە گوزار، ئەو ڕۆژە وا بە ملیۆنها ئینسان تێرنە خیابان و تێتە خیابان. ئەو ڕۆژە تۆ وەزنە ئێمە ئەوێنیت. انقلابیانە واقعیە ساحەی وەم سەرزەمینە. تڕۆ تۆ فکرەکەی ئێمە 6 ساڵە ئەلەکی خەریکین کارەکەین چون وەکو تۆ نەمایش نادەین، چون وەکو تۆ گەرەکمان نییە ئەم فەزا بخۆین، تۆ گەرەک تو ئەم فەزا بخۆی. من لە ژێرۆ ئێوەم هاڕی، لە ژێرۆ ئێوەم هاڕی نەبزە جامعەوا لە دەسە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ. ئاخێزە کوردانە ئەمە هاڕیتە. دەیسە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەڕوات تەسویرەکە دەرەکەفێ. قەشەنگ بۆ دوازەح بوو. کوردی بازیەکەتان تەواو بە چاهای ئیرون تەواو. کەورە ئێرانیش هیچ گزارشێکی لە ئێرانی بوونی نەماگەت تەواو دەمی بۆ تەڵی تەقیاک. ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ شکستی پێ ئاورد. ئێرانیەتی هەڵگرکەن یا یەسێ دەرە کوزە زاتی نییە باسیکە. ئیستە گەلە کۆمەتان لێمان کردگە بووین و بە چاهای ئیران تا بووینە ئۆبژێ ئەوان. یەواش کە ئەڕۆینە بەرەو تەسویرەکە وازە حەوێنە دەیسە چیت هەست بۆ وتن دەمە قۆپان لە پێی بووگەن. چیت هەست؟ ئەی ئەم فیلمە گوگوشتە بۆ ڕۆژە ئەوواڵ ئەگەر قەست و نیەتنە و خەڵکی بخەڵەتێنی دەرنەکرد. بۆ ڕۆژە ئەوڵ عەکسە گوگوشە نادەرەوە، بۆ هاتی حەسەن زیرەکە دادەرەوە، بۆ مەرحەلە ڕۆیتە بەرەوە. ئێستا تەسویرە بزرگترە ئیران کوردە دەمە قۆپان لە پێی بەلعی خواردی. تۆ بە حەسەن زیرەک چارە گوگوشەکەی ئەوەیسە خۆت خەجاڵەتێکیشی باسیکەی، خەجاڵەتێکیشی باسیکەی. دیتە ڕۆژە ئەوەڵ نەمان هێش خەڵقەوێتە ناوی ئەم داوە. دیتە ئەو کوڕەوا لە خیابانە و کەنیشکە لە خیابانە خەریکە بەرد ئەتەقێنێت ژینا ناکە. تۆ ئەڕۆی تەساویرە هدایەت شدە لە جەمع گەلە هدایەت شدە ئەگری و ئێژی ئەمە ئینقلابە و شعار ئەخەیتە سەری و نەرەیشن ئەخەیتە سەری. نەعەزیزم تۆ خەریکی بازی ئەکەی مشتی یەهودی ئەرمەنی فاسدن. وا پێتان وا بوو ئەم جامعەتانە خواردگە ئەم دەفعە ڕەوایەت مەوجودە، ئینسانە قەستمەند کوردی مەوجودە. پێشیوانیە تەحەول لە تاراناکەفێ، تەحەول لە ئێماکەفێ. من ناوە نێمەقەی تۆ ناو نانێتەقەی من تەحمیلە ئێرادەم و تۆکەم، تۆ تەحمیلە ئێرادەت و من ناکەی. ماکیاولی ژێ وای و حاڵە مردمێک کە ئەو شەڕەکە ئیستەیەشێ بیکات بێخاتە دواوە. ئەمە شەڕە سەروەریە، شەڕە سوژەگی ئینسانەکات و ئینسان. کورد ئەکات و کورد بێ ئەجەڵ ئەمرێ. من ئەم شەڕە بۆ خۆمی یەکەم و لەم شەڕە تەجروبەیە ئازاد بوونە خۆمەکەم. ئەم شەڕە هەرەشێ بکەم تەسلیمت و ناوم بڕۆمە دوا، شکست بخۆم، قەستە خۆم بکوژم تا تۆ قەستە حکوومەتەوە من بوێ، من قەستە حکوومەت لە خۆما بکوژم. تا تۆی ڕعیەت زابووی تۆ ئەرباب، منە سەروەرە کوڕە سەروەر بڕۆمە دواوە.
لەم شەڕە بترسم گۆم هەرچی قوڵتروێ مەلەی خۆشترە خۆ تۆ هەر شەڕەکەی وەم مردمی ئێمە بۆ ئەم مردمە شەڕە خۆی نەکا یعنی من ئەڕۆمە خیابان و تۆ نەڕەنەڕ لە پشتە قسەکانە منە ئەکەی خۆم عورزەم نییە بوو مۆساحێ و خوام متوەجێ بوون ئەوە حکایەتێکە وا بوو ئێمە گەرەکیانە جێبەجێکەن وا لە ڕۆژە ئەوەڵ ئاخیزیان و ئاخیزە کوردان نەکەوت کەسە ئەم داوە بەڵکو خەریکە هاریانەکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئشتباعەکەن یک بیانیه داریم که من خوشحال میشم اگر اجازه بدید این بیانیه رو بخونم. بیانیه هنرمندان برای ضرورت همبستگی. ما اعضای خانواده هنر در ایران و تبعید بنابر وظیفه ملی خود و با توجه به نقش مؤثر و پررنگ هنر و هنرمند در ایجاد همراهی و همدلی و تشویق مردم و رساتر کردن صدای آنها در اعتراضات به ویژه در خیزش‌های اخیر بران شدیم. شما قەڵەت ئەەکەی سدای مردم ڕەسا ئەەکەی سدای مردم بەدنازی کافی ڕەسا هەزیمت دەنگمان هەست دەورانە 5Gشە تەسویریشمان هەست وەکو جاران نییە دووربین و دەسمانۆ نەوێت زەبتە سەوت و دەسمانۆ نەوێت مۆبایلی هەم زەبتە سەوتە هەم دووربینە هەم دەستگای فیلم بەرداریە وا لە گیفانە گشتمانە تۆ قەڵەت ئەەکەی سدای ئێمە باشی ئێمە خۆمان دەنگمان هەست خەیلێ دلێرترە لە دەنگە تۆ بیجا ئەەکەی سدایە ما باشی ئێمە قەسمان کردگە ئەم دەوڵەتە یەهودیە نابودکەین نابودیشی ئەەکەین خوای یەهودیش بێتە پشتیار نابودی ئەەکەی تۆ غەڵەت ئەەکەی سدایە ما باشی ئێمە خۆمان دەنگمان هەست تا با امضای این بیانیه پشتیبانی و حمایت خود را از مردم آزادیخواه ایران اعلام کنیم. یعنی چۆن پشتیبانی و حمایەتە خۆت لە ئێمە ئێلامەکەی تیت ناوەخیتە قەومان چیەکەی نێگەرەکە پشتیبانی بکەی نێگەرەکەمە شەڕە ئێمە سو ئەیکەین تۆ نێگەرەکە پشتیبانی بکەی نێگەرەکە وەجێ ئێمە قسە بکەی نێگەرەکە وەجێ ئێمە بڕۆیتە BBC و CNN وەجێ ئێمە قسە بکەی خۆمان زوانمان هەست وەکی وەسیمان نەگەرەکە قسەکەرمان نەگەرەکە نەمانگەرەکە ئەو بێژی حاڵە ئێمە چۆنە ئێمە حاڵە خۆمان خاستە دەزانین متوەجێ بووی پشتیبانیت بۆ خۆت هەڵگرە تۆ ئەگە کوڕی قنگ خۆت بپارێزە حاڵی بووی تۆ ئەگە زرنگی فکرێ و حاڵە خۆت بکە نێگەرەکە وەجێ ئێمە قسە بکەیت و پشتیبانی لە ئێمە بکەی پشتیبانی لە خۆت بکە بسیار خوب خانم گوگوش فقط ما تصویر شما رو یه لحظه از دست دادیم بله اگر ممکنه فکر کنم یه تصویر کامپیوترتون اگر یه دست بزنید برگرده تصویرتون بسیار خوب حالا ارتباطمون موقت قطع شد مثل اینکه با خانم گوگوش در ادامه حالا باز هم تلاش خواهیم کرد که حداقل بخش پایانی صحبت‌هایشون رو بشنویم خب ئەوەی کە من بە ئێوە وتم تەلاشە دەوڵەتە ئێرانیە بە تەمامە سلیبریتیگەل دەسەکانی لەگەڵە ئامریکا کە دەوڵەتە ئێرانی لەم پێچە تاریخیە عبوری بە و هەزار دەس و خەریکە ئەم کارە ئەکات چهرەگەرە جۆرا و جۆرە بۆ دروست ئەکات نەمایشی لە ئینقلاب و بۆ ئەدا خەڵکی ئێمەش نایەتە دەر و ماتەڵە تا ئەو وەختە ئیدەیەک لە ئێمە هاتکینە سەر دەرەوە خەریکین دەست ئەوە شێنین وەلێ
نە ئەو جۆرەی کە ئەوان گەرەکیانە ئەوان گەرەکیان و ئێمە بڕۆینە مایانی ئیقباڵ بڕۆینە مایانی دەری گاراش ئێمە ئێستا خەریکین لە جەوانشیر و دەڕەدریژ و لە جەڵاڵیە و ئەوانە خەریکین کارەکەین وەلێ یەواش یەواش زوانمان تێتە دەر یەواش یەواش پیر لەوەکەین و ئەری باشە من بۆچی ئەم تەسویرە لە خۆم بگرم بی هەنێرم بۆ ئەمان بۆچی ئەو دانیشەوە جێ من قسە بکە بۆ من خۆم و جێ خۆم قسە نەکەم یەواش یەواش تۆ ئەوێنیت اتفاقەکان مەرحەلە بە مەرحەلە ئەچێتە بەرەو ئەو هەر ئومیدی هەست لە دەستی دەرنەچێت بۆیە ئەوە گەلە کۆمەی کردگە لەگەڵ ئەربابە ئەمریکاییە لە گورگل لە لباسم مەڕە هاتگە ڕووی کردگەسە مەردمە ئێمە ئەوە شوێن دەسەکان بۆ ئێمە دەرکەفت ئەوە بۆتانمان خوێندوو هاتن کەنیشکێکیان انتخاب کرد وتیان ئەمە کوردە قەومی ئتنیکیە ئەیکەینە ژاندارکە جەدیدە ئێران ژاندارک ئەو کەنیشکە فەڕەنسەوی بوو کوا ڕۆحە فەڕەنسەوی زیێنە کردو لە شەڕە فەڕەنسە و ئینگلیسا نەمادە ناسیۆنالیزمە فەڕەنسەوی بوو وتیان ئێران ژاندارکێکی گەرەکە کەنیشکوێت وە کوردوێت کوردە قەومی ئتنیکی وێ تا زیاتر ئەم کوردە لە بین بووین گەلە کۆمەیان کرد لەگەڵە کۆمەڵە و دموکرات و پەکەکە وتیان و عەبەی موحتەدی تۆ وا نوریزات هەرپێتی ئەوە دمیشی ڕئیس جمهورە ئێران بێرە ناو تەلەڤیزیۆن بێژە ئینقلابە زەنانەس تا لێو دوا بێژین ئیسلامی ژیژەک بێت حمایەت بکە لە ئینقلابە زەنانە دەرجەهانە تۆ ئەم قساکەی پەکەکە تۆ قەرارە سیستەمەکە وا پێتمان وتکە لەگرا بەرقەراریکەین تۆ تین شعارەکە ئەوەین وا ئێژی شعارە حەپۆس و هەنە خۆمانە شعارە بێ محتەوای سکسیستیە ئەیدێنە قەیەوە حەپە نایە ڕووداری ناکەی چی قەچیق و گوری لابازی دەرنایری کێوەکەی ناسینە هەواسە بێت ئەوە دیکتانە توولە پەکەکەیەکان قسە ناکەن هاتن وتیان وەڵا لە نەمایشە سەرقەبرانە مەحسا ژینا ئەم ژیناوگە لەهجەی بووگە چون ناوی کوردی وگە کوشتیگیانە تۆ سێ لە ئستدلالە سەخیف لەبەرەوەی مردمە ئێمە و ئێمەمانان سەخیفکەن وەڵا ئینقلاب کریا چون خەڵکە ئێران پێیان بەریان خوارد وجدانیان پێی بەری خوارد خەڵکە ئێران 1 ملیۆن تەجاوزی پێکریاگە وجدانی پێی بەری نەخواردگە تەکانی نەخواردگە تۆ گەرەکتە ئێمە بخەڵەتێنی ئێمە ئەزانین بواتکینە سەخیابان ئێمە ئەزانین تا کوێ تۆ بازی ئەدەین لە کوێ تۆ ئەین و عەرزە هاتی وتە ئەمە چووکە سەر قەبرە حەسەن زیرەک کوردە دەمە قۆپان لە پێ بین ئەمە کەنیشکە ئێمە ژینایان کوش چون کردو چون لەهجەی کوردی بوو ئەوە حەسەن زیرەک و دادە ژینا گیان و ئەڕوا بەرەو حەسەن زیرەک خوا عەفویکە جوانە مەرگیان کرد بوو بە تەماحە خۆی و خانەوادەکەی وا ئەم مردمیانە دروستکرد گەیستەم خەڵکە گشتی تانە ئەدا لە کوڕەکەی بەڵێ ناوسکە بڕیا و بڕۆیتە خیابان بوو کوژند و مساحبە لە تەلەڤیزیۆناتەکە مناب بکەن من دەرکەوم و مەشهور بووم وەکو دایکە سەتارە بەهەشتی وەکو دایکە ڕامینە حوسێن پەناهی کاورە حەزوە خۆیەکە بکەوێتە دەر و بگریت و تەنها قارەمانەتیشی ئەو گەسە کەنیشکێکی مردگە گشتی بوو گەسۆجا گەشتی شەهوەتە تەسویر گرتگێسی بعد وتیان کوردە دەمە قۆپان لە پێ قسە مەکەن جمهوری ئیسلامی ئێرانیەکان گەلێکیانە بیخەن ئێوە فرە زۆڵون جارە حیچێ مێژن تا ئەوان ئەیخەن نەخۆی ئەمە وتمان تۆ هەر گەرەکتە ئەم دەوڵەتە بگۆڕیوە مەجبوری هەربی گۆڕیت غەڵەتە کرد مەکە ئینقلاب مەکە خۆی ئەمە یەخەمان پێتان نەگرتگە بێژە بزانم چۆن ئێوە گشتان یەکشەوە گەینە ئینقلاب مەکە نەکەوتینە ئەم داویشە ئەمە سەرزەمینە ئێمەس و تۆ ناتوانی وابیوەیتە بەرەو ئیستە هاتی وتە ڕەکەبمان لێدا تحت ناوە هەمبەستگیە ملی لە پشت شعارە سەلبیە ما جمهوری ئیسلامی نەمیخایم خەیلی غەڵەتە کرد 43 ساڵە ئەم مردمە چۆن گشتیان نەگەینە شعارە سەلبیە ما جمهوری ئیسلامی نەمیخایم تا فکر نەکەن و ئیران تەجزیە میشەوەد نەنە فقط نەمیخایم
چۆن ئەمە تفاقە کەوت لە زەرفە 6 مانگە گوزەشتە ناگەهان هەرچی خوێڕیە دەوڵەتە ئێرانە گشتی وەم نەتیجە گەینە جمهوری ئیسلامی باید بەرە. ئیلا دەستورە ئەربابە نەکەوتی نەمداوە. ئایسەر بۆتان ڕووبوو تەواو ئیتر بەحس نەکەی ها ئێمە هەمە ئیرانی هەستین کوردستان چەشم و چراغە ئێران خەیلی قەڵەت کرد خەیلی کوردستان باوکتە ئەگرا سەرزەمینە کوردەوارە گشت ئەم خاکە چەشم و چراغە کوردەوارە حاڵید بوو تاران چشم و چراغ کوردان ئەسەمور چشم و چراغ کوردان بەغا چشم و چراغ کوردان حاڵی بوو قەشەنگ تێگەیت دیتە نەمان هێشت ڕەوایەت بێنە سەری تا ئیسە بانوو گوگوش بێت قەڕەبی تۆ من شورە زارم و بات و بەهارم و ئیستا کامیانە ژینای حەسەن زیرەکە یا مەحساجونە گوگوشە کامیانە دەمە قۆپان لە پێی فاسدت و لە حیزبی کارمەندە دەوڵەتە ئێران متەوەهم شەهوەتی کامیانە تۆ فکرەکەی تێڵین لە خەلای قودرەتات و دەمکەی تۆ فکرەکەی تو عددی وایتا تا ئیسە قرم و قاڵە هەڵ نەساو ئەو جامعە نەبزیوا لە دەست ئێمە حاڵیتە و ئێمە ئەیوەینە بەرەوە قسەکانە من یەک لە دوای یەک تێتە دی ئەها ئەو مردمەی وا بەردەنگە ئێمەن و ڕۆڵەگەڵە متعین بوو گە ئینقلابین دروست خەریکن ڕەفتارەکەن لەمەوە بەبعد تو شاهدی ئەوەیتە ئەو ئاخیزیانە کەوانە خیابانە ئیتر گزارش لە خۆیان نەدەن من ناوم هێمنە وامە شارەکە جەڵاڵیە دەوڵەتە ئێرانی نابوو دەکەم نەمە بعد ناوێتە گزارشگەرە تۆ ورد و دەرستان وانە ژێرە هێژمۆنیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ئاخێزە کوردانە ورد و دەرستان خەریکن لە مەفاهیمە ئێمە ئەستفادەکەن چون حەج مەفهومێکی ئینقلابیتان نییە مشتێک کارتۆنیە بەرساختەی یەهود ساختن ورد و دەرسیشتان زیختان کردگە ئێوەمان نیاگەسە سەرم مشار بڕۆیتە بەرەو ئەدڕێی بیتە دواوە ئەدڕێی ئەتان دڕین حاڵی بوو تەبوو تاب نەمانی گرتگە ڕسواترین کەسانە دنیان ئێوە مشتێ نامتعلقە لەم سەرزەمینە و ڕسواتانەکەین تۆ مەجبوری بەرگە لە دوای بەرگە نەمایش ڕوودکەی ئەها ئیستا حەکی سەگ و سووتگە کوردی بازە قەومی بازە کارمەندە خۆتە ئیسە زاتی نیە دەمکاتە ڕوو بە مەردم ئەمە ژینای حەسەن زیرەکە یا مەحسای گوگوشە مەرچیکەی پوفیوز کامیانە واتو ئەوت ئەمە ئینقلابە ژیناس کامیانە ئەمە ژینای حەسەن زیرەکە یا مەحسای گوگوشە پوفیوز کامیانە ئەمە تەوتەعەی کێ بوو پرۆژەی کێ بوو قسەیە کەس بۆ کردنیستە تۆ چارە تەسویرە گوگوشەکەی گەڵ داڵپنە بۆگەن ئەیکەی دێوە دادە ژیناس و قەشەنگ و نەسڵە جەدیدە و حەز بە گوگوشەکە و بە گوگوشەکرێ دانسکەی بە حەسەن زیرە گەشی هەڵقونی قساز بۆ کردن بڕیای چیە ژیستەوە زۆڵە زۆڵت دەهاتی وا خەریک بووی خەڵکە ئێمە خەساند حکمەیە ژن ژیان ئازادیمان بریاگە ڕسوا بووی هەنووز نەگەیگیتە پێچەکە ها هەنووز نەگەیگیتە پێچەکە ئەها چۆن تێت هەڵدریا تۆکە ئێمە تەرەفی خەیلێ بەرتر لە تۆ فاسد یەهودی
گورجیە ئەرمەنیە هەندیە پارسی ئێمە خوێندمان و خەیلی بەرتر لە تۆ حرەکەتمان کردگە ئەها هەرچیەکەی خەڵکەکە بۆ نایەتە دەرۆ کارێمەس بۆ نایەتە دەرۆ وەلێ وەختی هاتە دەرۆ وا هەڵە تەکێنیت وا جەمە کاتۆ بۆ جەم نەوێتۆ متوجه بوو ئیسە ئەوە گزارشە شەڕەوایەوە گوێتان لێبوو مشتی باستعداد فاسد طول فاسد ڕعیەتە کوڕە ڕعیەتە فاحشەیە کوڕە فاحشە گەرەکیانە بە ئاخیزە کوردان ناوەڵۆک بدین ئێمە دەمێکە ئەزانین سەرزەمینتان لە دەسە ئێمە بردگە احتیاجینە و ژینا بمرێ ئینقلاب بکامە ئینقلاب نییە ئێمە لە مەرگە عەزیزەکانە خۆمانە ئەزانین چۆن شیوەنکەین نەیگەرەکە تۆ بیراوێنی تۆ دەی پەردە ئەڕۆینە بەرۆ ئێوە دیتان جەماعەتە فاحشەی توولە حیزبیە پەکەکەی و کۆمەڵی و دموکراتی و پارتی و یەکێتی گشتی خەریکە نەخزێنە کون چون ئێمە مەوجودین چون ئاخێزە کوردان مەوجودە چون قەشەنگ فۆکۆسەکاتە سەریان چون تەمامە ڕەوابەتە فاسدیانی بڵاو کردو تەمامە قسەگەل و تاکتیکگەلە فاسدیانی بەرمەڵا کرد تەمامە ئستراتیژیگەلێکە تیابوون بەرمەڵای کرد و ئاشکاری کرد و مەجالە حرەکەتی لێیان گرت دا بڕۆ بزارم تو لە حیزبی حیز ئیستەیتر چۆن قساکەی ئادێ بزانم چۆن قساکەی ئادێ بزانم هەر لە ئێستۆ ئەختلافە لیا دروسەوێ ئەژی مەحسا جوونمون نەڕەقسیگەوە گۆرانیە گوگوش کووە تەسویرە هەڵپڕکەکان وا داتان ئەنیا هەڵقوینی دێ چون بە کوردی هەڵقنی دێ کوشتەنش ئیستا چون گوگوشی خوێنگە کوژی ئاگە یا چون بە کوردی هەڵقنی دێ کوشتەنش کامیان فاسدە کوڕە فاسد بۆ پێ دوا بۆ مردمە ئێمە ئەوەنە سەتحیە وەکو تۆ ها خەڵکەکە ناتە خیابان پس هەرچی زیاتر ئەڕۆینە بەرۆ تەسویرە ئەمانە زیاتر دەرەکەفێ دەوڵەتە ئێرانیش لە دەوران حەزیزە خۆیسی دووچارە مەرگە ئیدئۆلۆژیک بووگە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەشێ حەفزی کات وەلێ یاڵەتە متحدەی ئەمریکا نازانێگرا سەرزەمینە ئێمەس تۆی بێشەرەفە یەهودی لەوە لە دنیاکەی تەگرا چیەکەی تۆ گەرەکتە بە من بێژی دنیا چه شەکڵیە تۆ گەرەکتە بێژی من کێم و چیم گەرەکە من لە تۆ خاستە دەزانم کێم کوڕە کێم من لە تۆ خاستە دەزانم ئەگرا چۆن بۆ من ڕێوە ماتەڵت تۆ نیەم وە گیانە خۆت دامە مەرگە خۆتە دانیاگە یاڵەتە متحدەی ئەمریکا وە گیانە خۆت لە بەغا و سلێمانی لێ دەدەین بابزانی وە گیانە خۆت تەڕۆت ئەەکەینە وا لە ئاخیزە کوردانە پێتم وت هەر ئینسانە گومنامەکان ئیمپراتورە گەورەکانیان لە بین برد و لە بینتان ئەوەین فرەوە ملە ڕۆن فرەوە ملە ڕۆن و ملئەتان خەین واتان خەین هەر بەم بازیگە لە سادەوە ئێوە ئەیکەن هەر بەم بازیە سادەم سەرزەمینتانە لە دەسەم مردمە دەراورد بە دروستکردنە تەسویر و دەنگ و دانە ڕەوایەت و چیرۆکوتن و مشتی فاسدە گەڵدەڵپنە تو لە فاحشەتان کردە سوارە ئەم مردمە مەجیدە ئەم مردمە گەورە ئەم مردمە سەروەرە کاورا واقی پەڕی تەسلیمە تەسویرە تۆ بوو سەنعەتە تەسویر تەولیدە ئەنبووە و وەهمەکە وەهمە داوە ئینسان دیتە وەهم نەمانی گرت دیتە شەهوەت نەمانی گرت دەیسە بڕۆ یەک لە دوای یەک وە پەلەپەل ئەنجامی بە پێتم نەوت ئشتباکەی دەوڵەتە ئێرانی ئافتاب ئامەد دەلیلە ئافتاب ڕۆژ لە دوای ڕۆژ قسەکانە ئێمە ئیسباتەکەی ئشتباکەی یەک لە دوای یەک ئشتباکەی ئشتباکەی نەموت تەمامە ئەم فاسدانە گشتیان ئەهنێریتە مەسلەخ و ئەیان دەیوە سەروەڕین گشتیانت هاوردگە تڕۆتکردن بەر لەوەی حرەکەتکەن ئایستا هەرچی گەڵدەڵپنە دەمە قۆپان لە پێی فاسدە کوڕە فاسدە خەفە بوو کە دەمی داخستگە مەغی برگەس و زیاد زاتی نییە دەمکات و
خەڵکی وە تاکە کەوشە ناو دەمی حەڵی بوو جایسە بڕۆم مەحسا جوونە گوگوش جوونە تحویل بکرە بچو تحویلی بکرە فاسد لایەوە خۆش